ئەمە ڕێگاکانی دەرەوەی شارن کە بە ڕێگای مەرگ ناو دەبرێن و ساڵانە سەدان هاوڵاتی و شۆفێر بەهۆی خراپی ڕێگاکانەوە دەبنە قوربانی. ڕێگاکانی دەرەوەی شار لە سنووری دارێ ڕاپەڕێن بوونەتە هۆی بێزاری زۆری شۆفێران و گرفتی زۆری هاتوچۆی بۆ دروست کردوون. من وەک شوفێرێک کە ڕۆژانە هاتوچۆ بۆ ڕێگادا دەکەم لە نێوان بەتایبەتی قەڵازێ بۆڕانیە بەڕاستی ڕێگاکە زۆر ناخۆشە. لە هەر مەسافەی 50 مەتری زیاتر لە 2 تاسەی دەبینی بۆ نمونە ئێستا لێرە هەر بخۆ دەکەی سەیریکەی لەو مەسافەیدا کە مەسافێکی زۆر کەمە چەندین چاڵ و سۆڵی تێدا بە چەندین جار ڕووداوی دڵتەزێن لێکەوتوتەوە زۆر جار خەڵکی دا دەبێتە قوربانی. من وەک شوفێرە گرفتی زۆرمان بۆ پەیدا دەبێت لە ئەو ڕێگا هەموو بۆتە تاسەی زۆرە هەموو هەڵقەندراوەتەوە چونکە کاتی خۆی زۆربەی شوێنەکانیان بە باران ئەمە خەڵکی ئەو گوندەشم شوفێریشم بۆ خۆم بە بارانان قیر کرد زۆربەی شوێنەکان قیری هەڵداوەتەوە جا گیر و گرفتی زۆر بۆ شوفێران پەیدا دەکات ئێستا بۆ نمونە ئەو تاسە ئێرکوانە ڕۆژانە عادیسەی زۆر لێ ڕوودەدا 10 میلی ڕوودەدا. وتەبێژی هاتوچۆی ڕاپەڕین دەڵێت ساڵانە زۆرترین ڕووداوی هاتوچۆ لە ڕێگاکانی دەرەوەی شار تۆمار دەکرێت و پێی وایە جگەلەوەی خراپی ڕێگاکان هۆکارێکی سەرەکی ڕووداوەکانی هاتوچۆیە. پابەند نەبوونی شۆفێرانیش بەڕێنمایەکانی هاتوچۆ یەکێکی ترە لە هۆکارەکانی زۆری ڕووداوەکان. دیارە زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شار ڕوودەدەن. هۆکارەکەشی ئەمەیە کە زۆربەی ڕێگاوبانەکانی دەرەوەی شار یەک سایدی دوو ئاراستن کە بەهۆی قەیراندارایی نەتوانراوە وەکو پێویست ئیشوکاریان تێدا بکرێت یاخود بکرێنە دوو ساید و هەروەها شۆفێران و زۆربەی ئەو سایدانش چاڵی زۆری تایە شۆفێران ناچارە بن کە لەو چاڵانە خۆیان لادەن و دەستنە سایدی ڕوبەڕوو و هۆکارێشتری شۆفێران خۆیانن کە خێرای زیاد لە پێویستی شەقامەکە یاخود ڕێگاوبانەکانی دەرەوەی شار بەکارەهێنن ئەمەشە بێتە هۆی ڕوودانی ڕووداو. تەنها لە ساڵی 2016 لە سنووری داری ڕاپەڕین 313 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە کە 217 ڕووداو لە دەرەوەی شار تۆمار کراوە و بەهۆیەوە 41 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 428 هاوڵاتی تر بریندار بوون. شۆفێرانیش هۆکاری زۆری ئەم هەموو ڕووداوانە بۆ خراپی ڕێگاکانی دەرەوەی شار دەجێڕنەوە. توانە عومەر کورسات نیوز ڕانیا.